سڵای خی گەورەتان لێبێت پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کورد بە تایبەت دەکەم. من دکتۆردانە حەمەباقی پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و قەستەڕە. ڕۆژ و لەگەڵ نەخۆشیەکانی دڵ پەیوەندیێکی ڕاستەوخۆیان بێکەوە هەیە. لەم کورتە ڤیدیۆیەدا دەمەوێت باسی نەخۆشیەکانی دڵ بکەم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی دڵ ئەکرێن بە سێ بەشی سەرەکیەوە، بە سێ گروپەوە. گروپی یەکەم ئەو نەخۆشانن کە دەتوانن لە ژێر ڕێنمایی پزیشکدا ڕۆژۆکەیان بگرن. ئەمیش خۆی لە چەند نەخۆشیەکدا دەبینێتەوە. ئەو نەخۆشانی کە بەرزی پەستانی خوێنیان هەیە و پەستانی خوێنیان جێگیرە لە ژێر دەرماندا پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەو نەخۆشانەی تر کە سیستی ماسوولکەی دڵیان هەیە و بەڵام نەخۆشیەکان جێگیرە، یاخود کێشەی زمانەکانی دڵ و کێشەی کارەبایی دڵیان هەیە بەڵام بە دەرمان پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز نەخۆشیەکەیان جێگیرە و لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆردا دەتوانن ڕۆژوو بگرن. گروپی دووەم ئەو نەخۆشانن کە وەکو پزیشکی دڵ ئێمە ڕێنمونیانەکەین کە بە ڕۆژوو نەبن. ئەویشە و نەخۆشانن کە بەرزی پەستانی خوێنیانەیە و بە دەرمان کۆنتترۆل نەبووە تا هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەو نەخۆشانەی کە سیستی ماسوولکەی دڵیان هەیە لە قۆناغێکدایە کە گەشتۆتە پێڵین قۆناغی خراپ کە ئەمانیش ڕێنمایان دەکەین کە بە ڕۆژوو نەبن. گروپێکی ترمانێ و نەخۆشانەی کە کێشەی کارەبایی دڵ و یاخود کێشەی زمانی دڵیانەیە و لە قۆناغەکانی کۆتایی نەخۆشیەکەدان و ناتوانن بە ڕۆژوو بن. گروپی سێەمیش بە هیچ شێوێک ناوێت بە ڕۆژوو بن. ئەو نەخۆشانن کە لە قۆناغەکانی کۆتایی سیستی ماسوولکەی دڵ و عەجزی دڵان و ئەو نەخۆشانەی کە بەرزی پەستانی سیەکانیان هەیە. ئەم دوو گروپە، ئەم دوو جۆرە نەخۆشیە بە هیچ شێوێک نابێ بە ڕۆژوو بن. سەبارەت بە دەرمانەکان، ئەو نەخۆشانەی کە نەخۆشی دڵیان هەیە و دەرمانی درێژخایان بەکارێنن لە کاتی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبێ پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز سەردانی دکتۆرەکانیان بکەنەوە تاوەکو ڕێنمونیان بکەن لەسەر بەکارهێنانی دەرمانەکان. چونکە ئەو دەرمانانی کە بۆ نەخۆشیەکانی دڵ بەکاردێنرێن ڕەنگە هەنێک جار لە کاتی بە ڕۆژووبووندا هۆکار بێ بۆ ئەوەی کە باری تەندروستی نەخۆشەکە تێک بچێت. بۆ نمونە دەرمانمان هەیە بۆ بەرزی پەستانی خوێن بەکارێت، ڕەنگە لە کاتی بەکارهێنانی دەرمانەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وا بکە نەخۆشەکە پەستانی خوێنی دابەزێت بە شێوەیە کە هەست بە سەرسوڕان بکات، بە بەرچاوڕەشبوون بکات. لەم کاتەیە پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکەنەوە و هەنێ دەرمانمان هەیە کە پێویست دەکات 12 کاتژمێر جارێک یاخود 8 کاتژمێر جارێک لە ڕۆژەکەیە بەکار بێت. ئەمەش بە هەمان شێوە پێویستە پزیشکی پسپۆر ڕێنمایی نەخۆشەکە بکاتەوە کە ئایا ئەتوانرێت ماوەی نێوان دەرمانەکان کەمتر بکرێتەوە لە 12 کاتژمێر، چونکە بینی پارشێ و لەگەڵ بەربانگ هەنێ جار ڕەنگە 12 کاتژمێر زیاتر بێت. ینی وا بکات کە دەرمانەکە 12 کاتژمێر زیاتر لە بینیانە هەبێت. ئەگەر کێشەیەک دروست نەکات بۆ باری تەندروستی نەخۆشەکە، ئەوە نەخۆشەکە توانێت ڕۆژۆکە بگرێت و حەبێکیان لە پارشێوە بخوات و حەبەکەی تریشیان لە کاتی دوای بەربان لە کاتی ڕۆژوو شکاندن. بەشێکی زۆری ئەو نەخۆشانەی کە سەردانی کلینیکەکانمان دەکەن پێش مانگی ڕەمەزانی پیرۆز کێشەی گیرانی خوێنبەرەکانی دڵیانە کە حەزم کردەمەیان بە شێوەیەکی تایبەتر باس بکەم. گیرانی خوێنبەرەکانی دڵ یاخود ئەو نەخۆشانەی کە شەبەکە و باڵۆن یاخود نەشتەرگەری دڵی کراوەیان بۆ کراوە، گۆڕینی دەماری دڵیان بۆ کراوە، ئەم نەخۆشانە ئەگەر هاتوو بە شێوەی کتوپڕ لە 6 هەفتە کەمتر پێش هاتی مانگی ڕەمەزانی پیرۆز نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆن یاخود نەشتەرگەری دڵی کراوەیان بۆ کرابوو، ئەم نەخۆشانە پێویستە بە ڕۆژوو نەبن. بەڵام ئەگەر هاتوو ئەنجامدانی قەستەڕە و شەبەکە و باڵۆنەکە یاخود نەشتەرگەری دڵی کراوەکە 6 هەفتە زیاتری بەسەردان ڕۆشتووە، لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆردا دەتوانن ڕۆژۆکانیان بگرن و بە هیچ شێوەیەک نابێ دەرمانەکانیان بە هۆکاری بە ڕۆژووبوون ڕابگرن. نەخۆش هەیە بەبێ ڕێنمایی پزیشک هەنێ دەرمانیان پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە نیوەڕۆیان خواردووە، ئەچن دەرمانەکەی نیوەڕۆ لابن نایخۆن، نەخێر ئەتوانی دەرمانەکە بریتە پارشێو یاخود بیبیتە دوای بەربانگ. بە شێوەیەکی گشتیش ئەو نەخۆشانەی کە نەخۆشی دڵیان هەیە و بە ڕۆژوو دەبن لە کاتی تێکچوونی باری تەندروستیان، دروستبوونی ئازاری سنگ یا تەنگە نەفەسی، بەرچاو ڕەش بوون،
یاخود لەوەش خۆ چوون پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکە پسپۆڕەکان یاخود فریاکەوتنە خێراکان بکەن. لە کۆتاییدا هیوای ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت بۆ مولایەک و بە هیوای تەندروستێکی باش بۆ مولایەک. سمارت وەرچەرخانە.